کێشەی ئێمە دژی خۆسەپاندنە، دژی احتیکارە، دژی تعتیلکردنی موەسساتە، دژی بەهەدەردانی سامانی گشتیە، دژی تەجاوزاتە بۆ سەر حەقی عام وەکو هێزێکی سیاسی. هەر خەڵکێک تەجاوزی سەر حەقی عام بکە، سەرمافی گشتی بکە، ئێمە دژی ئەوەی. کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ڕوانگەی خەمخۆری بۆ داهاتووی کوردستان با پێچەوانەی زۆرێک لە حزبەکانی تر ئیمتیاز و بەرژەوەندیە حزبیەکانی کردە قوربانی بانگەوازێک بۆ ئەمڕۆی خەڵک و نیشتیمان. ئەو کاتەی بەرەی شەقام و خەڵکی هەڵبژارد و چووە سەنگەری بەرگری لە مافەکانی خەڵکی بەژمەینەتی کوردستان و بەردەوام بانگی بە گوێی دەسەڵاتدا دەدا لە بەرچاوڕوونی ئەمڕۆی بوو کە دەیزانی حکومڕانانی هەرێم لە تاو بەرژەوەندی حزبی و شخصیەکانیان بیریان لە داهاتووی گەل نییە و نزیک بینانە دەڕوانن. قسەیە کە بزانی جێناگرێ، بڕیارێک کە دەزانی جێناگرێ زەرەری لە قازانجی زیاترە، بڕیارەکە بکەوێ باشتر نەک هەرێمەکەمان بکەوێت. بڕیاری ڕیفراندۆمی حزبی یەکێکی تر بوو لەو بڕیارانەی کۆمەڵی ئیسلامی و سەرکردایەتیەکەی سەرسەختانە ڕوبەڕووی وەستانەوە و دەیانوت ڕیفراندۆمێک بێ زەمینە سازی ناوخۆی و دەرەکی زیانی لە قازانجی زیاترە. لە دوای دەرکردنی ئەو بڕیارە لا دیوەخانە حزبیەکەوە کۆمەڵی ئیسلامی و سەرکردەکانی بەردەوامەوەیان وتووە ناکرێت چارەنووسی گەلێک تەنها چەند حزبێک لە دیوەخانەیەکەوە دیاری بکەن. لە کۆبوونەوەی سەرکردایەتیدا کۆمەڵ بەردەوام با ڕاگەیەندراوی فەرمی جەماوەری هەرێم و لایەنە سیاسیەکانی بەجددی لە مەترسیەکانی ڕیفراندۆمە حزبیەکە ئاگادار کردووەتەوە. بەڵام لە تاو نزیکبینی و بەرژەوەندی حزبی و شەخسی و ڕێککەوتنی حزبی نەک گوێی لێ نەگیرا، بەڵکو زۆر جاریش تەخوین دەکرا و با پیاوی ئەملا و ئەولا تۆمەتبار دەکرا. کۆمەڵی ئیسلامی کوردستان 4 ڕۆژ پێش وادەی ڕیفراندۆم لا ڕاگەیەندراوێکی هاوبەش لەگەڵ بزوتنەوەی گۆڕانەوەی خستە ڕوو. بڕیاردان لە مافی چارەنووس و دامەزراندنی دەوڵەتی سربەخۆی کوردستان مافێکی سروشتی گەلی کوردستانە، بەڵام ئەنجامدانی ڕیفراندۆم لەم بارودۆخە ئاڵۆز و پڕ لە قەیران و ئایندە نادیارەدا نەک تەنها خزمەتیە و ستراتیژە ناکات، بەڵکو هەنگاوێکی مەترسیدارە لەسەر ئێستا و ئایندەی گەلەکەمان. چونکە ئەگەر ڕیفراندۆم وەک ئەوەی بڕیاری لێدراوە لە کەرکووک و ناوچە کوردستانی دابڕێنراوەکان ئەنجام بدرێت، دەبێتە مایەی شەڕ و پشێوی و لە دەستدانی ئەو ناوچانە. گەر سەرنجێک بخرێتە سەرە و بەشەی ڕاگەیەندراوەکە دەزانرێت کە کۆمەڵی ئیسلامی چەندە دووربینانە و خەمخۆرانە خەمی لەگەلی کورد و پاراستنی دەستکەوتەکان خواردووە و کاتێکیش دۆخی ئێستەی کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان دەبینیت دەزانیت دەسەڵاتدارانی هەرێم چەندە کەمتەرخەم و نەزانانە بڕیاری چارەنووسی گەلێکیان کردا قوربانی پاراستنی دەستکەوتە حەزبی و شەخسیەکانیان. لە درێژی ڕاگەیەندراوەکەدا ئەوەش خراوەتە ڕوو کە شەڕ و پێکدادان لە نێوان پێشمەرگە و هێز و گروپە چەکدارەکانی عێراق دەبێتە مایەی تێکچوونی باری ئاسایش لە زۆربەی ناوچەکانی کوردستان. کەمتر لە مانگێک بەسەر و ڕاگەیەندراوەدا تێنەپەڕیوە ئەوەی ئەوان خەمیان لێدەخوارد و حزبەکانی دیوەخان گوێیان لێنەگرت چۆن هاتەدی و ئاسایشی کوردستان چۆن تێکچووە. هەرەو کات کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان وتیان کە ئەو هەنگاوە نابێتە مای خۆشگوزەرانی خەڵک، بەڵکو ژیانیان سەختتر و باری سەرشانیان قورستر دەکات و درزی گەورەتر دەکەوێتە نێوان ڕیزەکانی گەلەکەمان بەهۆی هەڵوێستی جیاوازی ئێستای خەڵک سەبارەت بە ڕیفراندۆم کاوەش ڕاگەیاندنی دوو حزبی دەسەڵات لە دوای پاشەکشەی حزبەکانیان لە کەرکووک هێنایانەدی و بەڕوونی ئاشکرایان کرد. کۆمەڵی ئیسلامی کوردستان تا کۆتا کاتەکانی پێش ڕیفراندۆمیش مەترسیەکانی ئەو ڕیفراندۆمە حەزبی خستە ڕوو کە لە ڕاگەیەندراوێکدا لە بەرواری 24 نۆ دەڵێت سەبارەت بەو گشتپرسیەی کە سبەینێ دەویسترێت ئەنجام بدرێت. ئێمە لە کۆمەڵی ئیسلامی چەند جارێک لە کۆبوونەوە تایبەتەکان و لە ڕاگەیاندنیشەوە بە دەنگێکی زوڵاڵ و بەڕاشکاوی بیر و ڕاو هەڵوێستی خۆمانمان خستە ڕوو لەبەرەوەی هیچ زەمینە سازیەکی نێوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتی بۆ نەکراوە. بڕیارێکی حزبی لە پشتەوەیە لە جیاتی یاسایەک یان بڕیارێکی دامەزراوەیی و هەمەلایەنە. بۆیە ئێمە مەترسی جددیمان هەیە کە سەروبەر نەگرێ و بگرە لە سەریشی قەرزار ببینەوە کەچی بەداخەوە سەرنج و ڕەخنەکانی ئێمە و غەیری ئێمەش لەسەر چۆنیەتی هەلومەرجی تێدا ئەنجامدرانی ئەو پرۆسەیە کە لە ئەسڵدا پرسێکی گشتی و نیشتیمانیە وەرنەگیرە. هەروەها کەم تەرخەمی بڕیار بەدەستانی هەرێمیش لە زەمینە سازی نێوخۆیی و هەرێمی و دەرەکی بۆ هەنگاونان بەرەو سربەخۆیی هەڵوێستی نەرێنی زلهێزان و دەوڵەتانی دنیا زۆربەی حزب و لایەنە سیاسیەکانی عێراق پاساو ناداتەوە کە ئامادەنین دان بەو مافە سروشتی و خواڕسکەی گەلی کوردستاندا بنێن
و دەبوو زەمینەسازی تەواو بۆ گشتبرسی لە ناوچە کوردستانی ناکۆکە لە سەرەکان کرابایە کە دیارە نەکراوە و ترسی هەڵگیرسانی شەڕواژاوە هەیە. ئەوەش بەشێک بوو لەو بانگەوازەی کۆمەڵ ئیسلامی کە لە سونگەی باوەڕبوونی بە خەمخۆری گەل و نیشتیمان بەگوێی دەسەڵاتیاندا کە 26 ساڵە سەرزەوی و بنزەوی ئەم نیشتیمانیان قۆرخ کردووە و تەنانەت داهاتووی 20 ڕۆژی بڕیارەکانی خۆیان نابینن. ئەگەر سەری نەگرت کەک ئەوانەی کە لە ئێستەوە ئەڵێن ئێمە لەگەڵ ئەوەنین و خەتەرە و دەبیتن و سنوور دەگیرێ و لە برسۆن دەمرین ئێمە وەختە ڕێگۆ کرەوەیە سنوورەکۆن بکەنەوە ئەمە بەغدەوە ئەمە ڕێگەی هەموو ئەوە بڵێن ئەم کۆبرە شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حۆزرم بوو ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارای خۆی بکات.